مامۆستاجا من فڕۆکەوانم سایق تەیارەمە هەندێک کێشەم لە نوێژ و شتەکانی خۆم هەیە باشە بۆ نمونە سەفەر دەکەم بە وڵاتێک بە وڵاتێکتر نوێژەکان لە کاتێکە خۆی دیار نییە بۆ نمونە بەیانی سەفەر دەکەم باشە دەچمە وڵاتێکتر احتیمالە بەیانیەکە لەوێ ڕۆژێک لە پاش بی لەو کاتەیدا ینی نوێژەکان کەم و زیاد دەبی لەو کاتەیدا دووەمیش ئەگەر نوێژەکان تاخیربی هیچ کێشەیەک نییە لە کاتی فڕۆکەوانیدا پرسیاری دووەمیشم ئەوەیە ببوورە لە کاتی ڕەمەزان بە ڕۆژیکردن دەتوانم بە ڕۆژی نەبم دواتر لە کاتی پشودانەکەی خۆم بە ڕۆژێکی بگرمەوە بۆیە لە فڕۆکەوانیدا ناتوانم بە ڕۆژی بم نانی بەخۆم دەتوانم بەس لە ڕێگان پێ نادا بە ڕۆژی بم لەبەرەوەی نزیکەی 500 کەس 600 کەس یان 400 کەس ئامانەتی من کرایە چەند فڕۆکەوانی لەو کاتێدا ئەگە هە غەڵەتەیەک بێ احتیمالە شتەکە وەکو خۆی نەڕوە دەتوانم ڕۆژەکان دواتر بیگرمەوە هیچ کێشەیەک نابی زۆر سپاس بۆ ڕاندانە بکات کاتێش الله بکات ماشاء الله حتا پرسیارەکان تیش فڕەکەوانیانەیە ماشاء الله پڕە لە سەقافەت و لە ڕۆشنبیری چەند جوانە چەند یعنی بەڕاستی جێشان نازیت سەربەرز بی ئینشاء الله بەڵێ بۆ بەنسبەتی بەڵێ لە خزمەتە بەنسبەت ڕۆژوەکە تۆ لە سەفەرای بەڵێ ئەو کاتانی کە لە سەفەرای تۆ ئەتوانی نوێژەکانتان ڕۆژەکانتان ئەتوانی ئەو کاتە دەیگریت دوایی کە کەوتیتە ماڵ و لە حاڵەتی پشووە ئەتوانی بە قەزاوی دەیتەوە ئەوە بۆ ئەو ڕۆژانەی کە لە سەفەرای ئەو ڕۆژانەشی کە لە ماڵای ئەتوانی هەر لەگەڵ مسلمانان ڕەمەزان لەوانەیە ڕەمەزانەوە چەند ڕۆژێکی لە ماڵابی چەند ڕۆژێکی لە سەفەرابی ئەوانەی لە ماڵای بیگرە ئەوانشی کە لە سەفەرای دوایی بە قەزاوی دەرەوە بەنسبەتی نوێژەکانیش السلام عليكم مامۆستاکان السلام عليكم سڵاو بۆ برا بەڕێزە خوای گەورە کۆمەکی کا و سەرکەوتوی کا لە کارەکانیە مامۆستا ئەم پیاوە مەبەستی ئەوەی نوێژەکانی چۆن بکاکە لە فڕۆکەیە یان لە بینایە ئەم بێگومان ئەوەیان کێشەمان نابێ ئەوەی لە ناو فڕۆکە ئیستا بۆی ڕوونەکەمەوە بەڵێ لە کاتی ڕێکردنیشە ئەگەر کاتی نوێژەکان هات ئەگەر لە مەتاری خۆمان نابی بۆ نمونە لە مەتار سلێمانی حتا لە سنووری عێراقیش دەرەچێ ئەو نوێژانە کە ئەکەوێتە ئەو سنوورە ئەتوانێت ناو تەیارەکە بیکە ئەگەر لە کاتێکە سایق بوو ئەوە ئەتوانێت لە شوێنەکەی خۆیان بیکە هەر بەو شێوازە ئەگەر بزانێت نییە ناگاتە شوێنی خۆی ئەمەیان کێشەی نابێت هەر لە ناو ئەگەر سەفەرەکە دوور بوو بەڵام ئەگەر سەفەرەکە لە بینی نیوەڕۆ تا عسر تا مەغریب ئەلەو بەینە زانی ئەگاتە مەتار لەو سەرۆ دا ئەبەزیێت لە مەتارێکە دا ئەبەزێت ئەوە توانێت جەمعی بکە نوێژی نیوەڕۆ و نوێژی عەتر بەیەکەوە جەمع بکە بۆ نمونە ئەو لێرە هەڵەسێ بۆ قەتەر یا بۆ مەسەلەن بۆ نمونە تورکیا یان بۆ وڵاتێکی تر ئەگەر بەر لە ئەواڵسێ لە مەتار ئەتوانێت بیکات ناو تیارەکە بێ لە هەر شوێنەکە مەجال هەبێ بیکە یان بجمع طبعا توانين يمروا اكثر بيك وجمعك دوركات هذا مغرب طبعا ما قال لشيونكيت تلعب دوركات بلان اجل خوي مالي لهوليره بونمنا ناتواني لنا هوليره دوركات بس شوار بيك كدرج شو اجر بر مثلا يورو درشو اجر بر لنيجي يمرو درشو او تو طبعا ناتواني نيجي يمرو كي جيشي تا او شيونه بيشي مغرب او نيجي نیوەڕۆکە لەگەڵ عەسرەکە جەمعەکەی ئەگەر حتا دەدەقەشی ما بێتە مەغریب ئەگەر حتا دەدەقەشی ما بێت مەغریب بەڵام ئەگەر زانیت مەغریب هاتە بانە و تۆ نوێژەکەت نەکردووە ئەوە لەو کاتە لەناو تەیارەکە ئەیکەی ئیتر ئەیکەی حتا سایقیش بی ئیتر حتا ئەگەر دەستیش نەجوولێنی ئەتوانی بیکەی ئەوە حرەکات بە حرەکات لە شوێن خۆتا بیکەی مادام ئەترسی بفەوتێ بەس ئەگەر زانیت ئەگەیتە جێ و نافەوتێت ئەوە توانی جەمعی بکەی نیمەڕۆ لەگەڵ قەسرە هەر لە کاتی نیمەڕۆ تا مەغریب بە 10 دقەش تو ئەتوانی بیکەی هەروەها نوێژی مەغریب لەگەڵ عیشا مەسافەکەی زۆرترە هەر لە نوێژی مەغریبەوە حتا وەکو نوێژی بەیانی مەسافەی هەیە ئەتوانی جەمعی بکەی ئەگەر لە سنووری شارەکەی خۆت دەرچووی 3 بە 2 ئەگەریش لە ناو شارەکەی خۆتابی
سێ بە چوار نوێژی بەیانیش لە شوێنی خۆیان ئەکەی ئەگەر هەر حاڵەتێک کەوتیتە یعنی وەزعێک کە نوێژی بەیانی کە کەوتیتە خەتەرە ناو تیارەکەی ئەیکەی زۆر احتیاطیە ئەگەر سایق بی نەتوانی دەست زۆر بجوولێنی هەر احتیاطی ئیشەکەت یعنی سەر تەجوولێنی ئەگەریش هاوڕێکت سایق بوو تۆ لە شوێنێک ئەولاتر بێ ئەتوانی حرەکاتەکان بکەی بە پێی توانای خۆت دەستی چاوت خۆشی مامۆستاجان بۆ ڕوونکردنەوەکەت بەس مامۆستاجان پرسیارێکی من مەبەستم بۆنم لە ئەڵمانیا سەفەر دەکەم بۆ ئەمریکا باشە لە بینیان 7 ساعات بەحرە یعنی کاتەکە هیچ زیانی لەو کاتەیدا نازم بە چ کاتێک نوێژەکانی خۆم بکەم لەو کاتەیدا بە کاتی ئەڵمانیا بە کاتی ئەمریکا مامۆستاگیان عەفوان مامۆستاگیان ئەم بەڕێزە دایمەن هەوڵدا پێش تیارە دەستنوێژی هەبێ ئەمە یەکەم شت دایمەن هەوڵدا کە پێشەوە سەرکەوی بڕوانبووین دەستنوێژ هەبێ کە دەستنوێژ هەبوو تۆ کاتت هەیە لە نیوەڕۆ تا مەغریب نوێژی عەسر و نیوەڕۆ بکەیت تێگەی یعنی تۆ لەوەرە کێشت ئەوە نییە تەوقیتەکەی من مەسڵن بۆنە ئێستا بانگی داوای بانگی نەداوە تۆ سەعات مەسڵن سەعات یەک بانگی داوە سەعات دوو توانی هەر نوێژەکە بکەیت تێگەی لەکوێ بوو تیارەکە ئەو کاتە تەوقیتە بۆ تۆ بۆ نمونە ها لەسەر محیط هادی یعنی یا لەسەر ئەڵمانیا یعنی ها لەسەر شوێنێ یعنی بە پێی ئەو شوێنە بۆ نمونە کاتی نوێژی نیمەڕۆک لە چی شوێنە کابی ئەلێەوە حەسابە حتاوەکو ئەوێ عەسرەکەت بۆ حەسابە بۆیە تو یەکسەر لەوێ نوێژە نیمەڕۆکەت بکە لە هەر شوێنێکە بە تەوقیتی ئەو شوێنە تۆ ئێستا طبعا ئێوە تەیار ئەزانێ ئەنێتەوە مەواقیتەکان ئەزان ئێستا سەعات ئەوەی نیمەڕۆیە بۆ نمونە ئەوەی عەسرە ئەگەر لە هەر شوێنێکە کاتی ئەوێ هات یەکسەر لەوێ ئەیکەی یەکسەر لەوێ ئەیکەی تر دوایی گەیشتە ئەوێ حتا لەوێشتان نیمەڕۆ نەهاتبوو تو نوێژەکەت کردووە تەواو ئێتر تۆ مرتاحی نوێژی خۆتت کردووە مادام هایتە ئاسمانیشەوە چوار ڕکاتەکان دوو ڕکاتە مادام هاتە ئاسمانەوە چوار ڕکاتەکانە دوو ڕکاتە بەس نوێژی مەغریب و نوێژی بەیانی وەکو خۆی وایە سێ ڕکات بە دوو ڕکات دەست و چاوت خۆشی مامۆستاجان زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکەت زۆر مەمنونم خوا ئاگادارت بێ ئینشەڵڵا الله سەربەرسان کە پێ خۆشحاڵ بوو